سڵاتان لێ ببینەرانی خۆشەویست بەیانیتان باش هیوان باشیە بۆ هەموو لایەک ئەمڕۆ باسی گرفتەکانی ددانی مناڵەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر هەڵگور ساڵحجاف کە پزیشکی ددانی گەورە و مناڵە بە خێراتنیەکەین و دکتۆر بابەتەکەمانەوەی بەس ئەم هەموو شتە تێناوە چییە بابەت؟ ئەم بابەتە تەبە سوپاس لەبەرەوەیە کە باسی ئەوە بکەین کە دنیای مناڵ زۆر جیاوازە هەندێک لەم شتانی کە لەبەردەستی منای بینن لە عێراق بەستا ئێمە هەیە لەبەرەوەی کە ئێمە مەسەلەی کارکردن بۆ چارەسەری دەمودانی مناڵەوە پێش ڕۆژ پاراستنی دەمودانی مناڵ ئەوانەی کە فەلسفەیە ئەوەندە کە ئیش نییە جگەلەوەش دنیا مەبەستە چییە لەوەی کە فەلسفەیە مەبەستە فەلسفە ئەوەیە تۆ ئیش شتێکە تەنها مەجبوری کە بڕۆی بیکەی بەعنی هەڵاسی لە خەوە چیتە سەر ئیشەکە نیوەڕۆ تەواو چتەوە ماڵەوە ئێوارە تەواو بیکە چتەوە ماڵەوە کە بێ ڕۆحێت و خۆشەویستێکی زۆر تایبەتت هەبێ لە ئیشی مناڵەکە جەناب بتخۆ دکتۆری مناڵیت بڵێم پسپۆرەکە دکتۆری مناڵانە من پسپۆرەکەم دکتۆری مناڵان نییە من دکتۆری گەورەم بەڵام ئیشی مناڵ و گەوراکەم بەڵام وشەی فەلسفەش خۆی لە وشەی حکمەتەوە هاتووە لە وشەی ژیریەوە هاتووە بۆ ئێمە مەسەلەی ئیشکردن لەگەڵ مناڵان مەسەلەی تێگەیشتنە لە ڕۆحێتی مناڵ و لە ڕۆحێتی خێزان بۆ ئەوەی کێمە بتوانین مناڵەکان پارێزین و پاشەوەی کە مناڵەکەمان پاراست ژیانی مناڵەکە خۆشە بێ و ژیانی خێزانەکەش خۆشە بێ ئەوەی کێمە لەگەڵ مناڵە ئەیکین تەنها بریتی نیە لە ئیش و بزنس بەڵکو بریتە لە فەلسفە گۆڕینەوەی خۆشەویستی لەگەڵ مناڵە دروستکردنی پردێکی پەیوەندی لەگەڵ خێزانە بۆی کە بتوانین هاودەم و هاوخەمی خێزانەکانی لە هەموو کاتێکە باشە خۆی بابەتەکە وردە بەس ئەمەوێ یەک ئاماژە بەوە بم ئەوەندەی ئاگاداری بەڕێستم زۆر کار لەسەر ئەو مناڵانەشەکەی کە خاوەن پێداویستی تایبەتن کە ئۆتیزمن کە داونن کە هەموو بابەتەکانیتی لەو جۆرە بۆچی ئەوەندە تەرکیزت کردوتە سەر ئەمان لەبەرەوەی فعلەن دانی ئەوانیش زۆر خراپە بێ یاخود ئەوان پێویستیان بە خزمەتێکی زیاترە و تا ئێستا وەکو پێویست گرنگیان پێنەیراوە بەڵێ هەروەکو بەڕێزت فەرمووت ئۆتیزم داون شەلل دەماغ لەگەڵەوە دوو گروپی تریشمان هەیە ئەو مناڵانەی کە نەخۆشی دڵیان هەیە و ئەو مناڵانش کە نەخۆشی درێژخایەنەکانی خوێن و شێرپەنجەیان هەیە ئەوانەی خوێن و شێرپەنجە بە سوپاس بۆ خوا و سوپاس بۆ خێرخوازان ماوەی 3 ساڵ لە نەخۆشخانەی هیوا کاریان بۆکەین و خزمەتیانەکەین وەکو بەشێک لە تیمی نەخۆشخانەی هیوا بەڵام ئەم چوارەی تر زیاتر لە کاری کلینیکەکەی خۆمە خزمەتیانەکەم کە نەخۆشیەکانی دڵ داون ئۆتیزم و شەلە دەماغ ئەمان دکتۆراوە کۆمەڵی کێشیان هەیە کێشی یەکەم ئەوەیە لەبەرەوەی کە ئەم مناڵانە کۆمەڵێک نەخۆشی تری درێژخایەنیان هەیە لە پسپۆرەکە جەنابتەوە نزیکترە تاکۆی من زۆر جار دایک و باوک بیریانە چێکە دەمودانی مناڵەکەش بەشێکە لە تەندروستی مناڵەکە ئەوەندە بە خەمی ئەوەیەتی کە مناڵەکە بۆ نمونە شەلە دەماغی لەگەڵ شەلە دەماغکە گەشکەی هەیە ئەوەندەی کە خەمیەتی کۆنتترۆل گەشتەکە بکە بیری وێچێتەوە کە کۆنتترۆل دەمودانی بکە مناڵەکەی ئۆتیزمی هەیە لە عینەن کاتە کێشەی ژیری هەیە کێشەی فێربوونی قسەی هەیە ئەوەندە بە تەنگ مەسەلەی ژیری و بە تەنگ مەسەلەکانی ترەوە بیرێچێتەوە کە ئاگای لە دەمودانی بێ ئەو مناڵانەی کە داونن جەناب باشتر زانیت لە من کە نزیکەی نیوان نەخۆشی درێژخایەنەکانی دڵیان هەیە و بڕێشیان پێویستیان بە عەمەلیاتی دڵە دایک و باوکەکە ئەوەندەی کە بە خەم چارەسەری نەخۆشیەکانی دڵی مناڵە داونەکەوە و هەندێکیان نەخۆشی تری درێژخایەنیان تیا دەرەکەوێ ئەوەندە بە خەمی دەمودانیانەوە نییە زۆر جار دەمودانەکەوێتە ئاخرشت و بیریان نەچێتەوە کەواتە کەم تەرخەمی بەشێکی پزیشکانی مناڵانیش نییە بە خۆشمانەوە کە ڕەنگە بەرچاوڕوونیان نەیرابێتە یاخود بە شێوە گشتیەکە کەمی ئاستی ڕۆشنبیری تاکە لەسەر تەندروستی دەمودان بەڵێ دکتۆر خۆی ئەم بابەتە لە ڕاستیە مەسەلەی تەندروستی دەمودان بابەتێکە کە ئەتوانم پێت بڵێم دیسانەوە فەلسفەیە مەسەلەی فەلسفەکە ئەوەیە کە هەمومان ئەبێ بەشدار بین لە برەوپێدانی ئەم فەلسفە و ئەم هۆشیارە گشتیە بۆ نمونە دکتۆری مناڵەکان لە ئێمە زیاتر ڕۆڵیان هەیە ئەگەر بەڕاستی دکتۆری مناڵەکانیش فێر بکرێن ئێستا من ساڵی شەشەمین کۆنگرەی ئێوە شەشەمین کۆنگرەی پزیشکانی مناڵان کە بڕیار بوو لە شاری سلێمانی ئەنجام بدرێت ساڵی 2019 لەبەر کۆڕۆنا نەکرا من میوان بووم وەکو سپیکەر لێوە بۆی کە ئەو پردی پەیوەندی دروستکەم لە نێوان دکتۆری مناڵانەکان و دکتۆری دانەکانە کە بەداخەوەی کۆڕۆناوە نەکرا بەڵام دەکەینم ساڵ و ساڵانی دواتر بەڵێ دکتۆر ئاسۆ کە وەرزانم سکرتێری زانستی کۆنفرانسەکەیە پێش مانگێک داواتی کردم کە مانگی سێ ئینشاءڵڵا ئەگەر خوا بیکا بە نسیب دیسانەوە لە خزمەتی ئێوە بم ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە وەکو ئێوەی دکتۆری مناڵان وەکو دایک و باوکیش بەلای کەمەوە لە ڕووی زانستیەوە هەموو مناڵێک لە یەکەم ساڵی تەمەنیا 3 تا 4 جار دکتۆری مناڵانە بینێ بەلای کەمەوە هەندێک مناڵ هەیە زیاتر دکتۆری مناڵانە کە لە تەمەنی 1 ساڵیە بڵێ بی بە بۆلای دکتۆرێکی دان کە شارەزای دەمودانی مناڵ بێ هەم مناڵ بەگشتی و هەم خاوەن پێداویستی تایبەتی ئەمە لێرە سەرنجی جەنابەت و
بینەرەکانیش بۆ ئەو ڕاکێشم کە نەک لە کوردستانە لە هەموو دنیاە نزیکەی لە 195 دکتۆریدان لە دەمودانی مناڵ تێناگەن. یعنی ئەوەی کە من حرمەتم بۆ هەموو هاوپیشەکانم هەیە وەکو چۆن ئێستا من دکتۆری دانم ڕاستکردنەوەیدان نازانم و ناشیکەم چاندنیدان ناکەم هاوڕێکانیشم لە 195 لە دەمودانی مناڵ تێناگەن. بەڵام دکتۆر لێرە پرسیارێکێتە پێش ئێمە زۆر جار مناڵ هەبوو کە هاتووتە لامان دایک و باوکێکە باسێکاڵێ و تۆتی واز لەو دانە بێنە خۆی ئەکەوێت. ئەمە لە ڕۆزانستیەکەەوە تەواو بۆ دانێکی شیری وا بڵێ یاخود نەخێر ئەو دانە شیرێش پێویستی بە پاراستنە هەتاکو و کاتی تەواوی خۆیەت بۆ کەوتن و بۆ جێگرتنەوەی بە دانێکی هەمێشەی. ئەوە تاوانە. چۆمە زۆر زۆرەوە بیستن دکتۆر ئاوات هەر دکتۆرێک دکتۆری مناڵان بێ دکتۆری دان بێ دکتۆری تر بێ هەر پسپۆرێکی هەبێ بە هەر دایک و باوکێک بڵێ واز لەو دانە بێنە خۆی ئەکەوێ ئەوە تاوانی کردو بەرامبەر ئەو دایک و باوکە تاوانی کردو بەرامبەرەوە مناڵە. هەندێک لە وێنەکان نازانم ئێستا لەسەر شاشە ئەڕاتیانە ئێستا بۆ ئەمان جیای ئەمە خۆی کلۆرێکە ڕاوەستاوە ئەمەی ئێستا لەسەر شاشایی بینیت باشە بەڵام هەندێک وێنەی ترمان هەیە کە هی مناڵی زۆر بچووکە ئەگەر لەسەر شاشەکە دەربکەوێ ئەمان حاڵەتێکە بە هەڵکێشان بۆمان چارەسەر کردو لەبەری مناڵەکە دەموچاوی ئاوسانەوە ئەگەر شوێن تەقەڵەکان ببینی هەمووشین هەڵکێشانی دانە بۆ لەبەرەوەی کە ئەو دانەی کە هاوڕێیەکی چیزای پزیشکی دانی مناڵ وەیە پزیشکی دانی گەورە بێت یاخود پزیشکی گشتی بێ پێوی تۆ لێ گەڕەخۆی ئەەکەوێ مناڵەکە بە دەموچاوی ئاوساوە هاتوو بەلای من لەبەرەوە لەم حاڵەتە ئێمە دانی مناڵەکە هەڵەکێشین بۆی مناڵەکە ڕزگارکەین لەو دانێکە لە دەمیاتی لەبەرەوە نەخێر ئێستا ئەمە سەیریک ئەم وێنە ڕاگرن بێ زەحمەت ئەم وێنەی مناڵێکە ساڵێک و 2 مانگی تەمەنە بەڵێ بەدانەکانیان دیارە بەڵێ ئەگەر ئەم حاڵەتە ئەوڵ ئێمە ببینین ئێمە دەرمانێکمان هەیە هەڵبەت بە کۆمەڵێک دەرمان لە قۆناغەکان چارەسەرکرێکی لە دەرمانەکان لە ساڵی 1969 لە یابان بەکارهێنرێت لە زیو دروستکراوە لە 2014 چۆتە ئەمریکا ئێمەش سپاس بخوا 3 ساڵ کوردستان بەکارهێنین ئەو دەرمانە هیندەکان پێڵە قەترەی سحری هەروای پێڵە لە قەترەی سحری the magic drop لەگەڵ ئەیخیتە سەر کلۆرەکەت بۆ ڕاگرێت ئەم مناڵی دەتوانێت ئەم مناڵەکە هێنان بۆ لای من نەیەتوانی شیر بخوا نەیەتوانی گاز بگرێت بەڵام ئەگەر بێت و کاری ڕاستی بۆ بکرێ ئەم مناڵە بە ئیسراحەت شیری شەخوا گازی ژەگرێ ئاوی سارد و ئاوی گەرمی شەخواتەوە گەرمیستی بیخواتەوە بەڵام ئەگەر تو ئەمە لێگەڕیت و بڵێ هیچ نییە خۆی ئەکەوێ وعدم ماوە بە دایک و باوکی مناڵەکە کە ئەمە سوپاس بەخوا ڕامانگرت ئەمە ناگاتە 2 ساڵی مناڵەکە بەنەژێر بەنجی ئامادارەکانی بۆ کێشی چونکە دەموچای مناڵەکە هەڵسێنێ دکتۆر ئاوات دەرکەوتنی یەکەم پەڵەی زەرد پەڵەی قاوەیی لە سەردانی مناڵ لە هەر تەمانێکا بێ معناوێ لە زووترین کاتە بێ دکتۆر بیبینێ کە تێبگا لە پاراستن و چارەسەری دەمودانی مناڵ نەک هەموو دکتۆرێک بیرۆکێکی هەڵا هەیە لای دایکان بە تایبەت بەڵام من شیری خۆمی ئێمە دانی هیچی لێ نایەت شیری دایک ڕاستە سوودی زۆرە بەڵام ئادان کلۆر ناکاگەر زۆر بیخوات و بەدەمخەوە بیخوات و بۆ جۆرە بێت هەر ئەو وێنەی کە پێشتر بینیتان ئەو شیری دایکی خواردەوە مناڵە کتێبێکەیە کتێبی زانکۆی ئۆکسفۆرد ئۆکسفۆرد تێکسبوک ئۆف پێداتیک دەنتستری یعنی کتێبی ئۆکسفۆرد بۆ پزیشکی دەمودانی مناڵان لەو کتێبە زۆر بەڕوونی ئاماژە بۆ دراوە ئەگەر ئێمە بێت و نمونەیەک لە شیری دایکێک وەربگرین لە مانکی دایکەکە و نمونەیەک لە گوانی مانگایەک وەربگرین کە شیری قوتو خۆتەزانی لە شیری مانگا دروست دەکرێت ئەڵێ شیری دایکەکە کە ئەیخەینە دێکۆڕینەوە بڵێن شیتەڵکردنی کیمیاییەوە لە 100 بەشی شیرەکە 6 بەشی شەکری لاکتۆزە بەڵام شیری مانگاکە لە 100 بەشی 4 بەشی شیری لاکتۆزە بەمانایەکی تر شیری دایک شیرینترە لە شیری مانگا بەڵێ اینجا خدا ئەوەی وا دروست کردو بۆی مناڵ حەزی لێ بکا بیخوا لەبەر ئەوە شیری دایک ئەو شەکری کە تیاتی هەمان شەکرەکەدان کلۆرەکە من ئەبینم لە ملاو بە خەڵکەڵەن وەڵا شیری دایک دان کلۆر ناکە ئەسڵ ئەساسی نییە بەڵێدان کلۆرەکە ئەبێ بزانین چۆن دەمودانی مناڵەکە پارێزین پاراستنەکەشی وەکو گەورە ڕۆژی 2 جار بە فڵچە و بە هەویری لەکەوە لەگەڵ دەرچوون یەکەم دارەوە چۆن مناڵتۆ لە یەکەم ڕۆژە دەموچاوی بۆشی لەگەڵ دەرچوون یەکەم دانەوەدانی بۆشی بە فڵچە و بە هەویریدان ئەو خراپیە لە ڕاگررتنی تەندروستی دانی مناڵ کاریگەری لەسەر دانە هەمیشەیەکانە بێ یاخود تەنها دانە شیریەکانت بۆ خراپەکات هەمە لایەنە بابەتەکە دکتۆر خۆی پێش مەسەلەی دانە هەمیشەیەکان ئەگەر وێنەکان هەندێک وێنەی دەمودانی خراپمان بۆ بخەنە سەر شاشەکە لە ڕووی زانستی و جەنابیش دەزانی حاڵەتەکانی پێڵەن ئینفێکتیڤ ئیندۆکاردیایتس واتە هەوکردنی دڵ بەهۆی بەکتریاوە یەکێک لە گرنگترین هۆکارەکان ئێستا ئەمە دوای چارەسەرە
هەندێک وێنەی تریە پێش چارەسەر مە لەژێ بێهۆشکاری گشتیە چواردانی سەرۆمان بۆ هەڵکێشاوە و دارەکانی ترمان بۆ چارەسەر کردووە ئەگەر وێنەی پێشتری ئەم وێنەیە هەبێت بۆتان شەرحەکەم کە ئەمە ئێستا دیسانە وێنەی ترێکە دانەکانی خراپ بوو ئەمە پێش ئەوەی کە کاریگەری لە دانهامیشیەکانی بکە کاریگەری لە دڵ و لە مێشکی مناڵەکەکە نەخۆشیەکانی دڵزیاکە نەخۆشیەکانی مێشک زیاکە توانای قسەکردنی مناڵەکە خراپەکە و توانای خواردن و گەشەی ڕائەگرێ ئەمە جگەلەوەی کە مناڵەکە گەرچێتە قوتابخانە بۆی ئازاری دانەوە لە هەموو دنیا ساڵانە بە ملیۆنان ساعتی مناڵەکانە دەسەچن لەبەرەوە پێش ئەوەی بیر لە دانەهامیشیەکان بکەینەوە ئەمە حاڵەتێکی تر کە مناڵەکە خۆی هەر لە زگماکەوە دانە شیرەکانی نەبووە ئەو چواردانەی خواردمان بۆ دروست کردوێتەوە ئەم فەقیرە پێشتر سێ دکتۆر ڕۆشتە بوو نەیانزانی بچی بۆ بکەن سواس بۆ خۆمان حەل کرد و سەری کە لە دەمیات هیچ کێشەیەکی نییە ئەمە لە کەلارەوە سەردانی کردەمە دروستت کردووە بەڵێ ئەستا سێری ئەمە بکە ئەمە گەرێک دقە ڕاگرین ئەمە دکتۆر تەمەنی 12 ساڵە مناڵە ئەمەش پێشتر زۆر کاری بۆ کراوە ئەم فەقیر هەردانی بۆ پڕکراوە و هەرکەوت و هەر پڕکراوە هەرکەوتووە بۆ لەبەرەوەی کە لەو پێش نەیانزانیوە چارەسەری نەخۆشەکە بکەن ڕایگرن ئەم حاڵەتەکە لە بەرچاوی ئێوە دیارە ئەمە تەبەن وێنەی پاشتیشەیە گەر دوای برادرامی خەنە سەر شاشەکە ژێرێکی ڕەشی هەیە وێنەی پاشتر دوای ئەمە سەرەوە بخەنە سەر شاشە بێ زەحمەت ئەمە بە ساردی خواردنەوە لێ هاتوو خواردنەوەی گازی مناڵەکە هەم ڕۆژە قوتووە دوو قوت و خواردنەوەی گازی ئەخواتەوە ئەوە نەتیجەکەیەتی و هیچ ئەو دانەنیەکێکی ترە ئەمە حاڵەتێکی ترە کە ئەو دانەستیلەکەی بینی بۆی دانراوە 6 ساڵ لەناو دەمی مناڵەکەیە ئەمە بۆ دانی شیری دایەنێ ئەو هەمیشەیی ئەوە بۆ شیری بۆ هەمیشەیش داهاندرێ اینجا تاکو ئەو وێنەی پاشترا دۆزنەوە لەسەر باگراوندە ڕەشەکە برادران توان لێرە مامشان بن دکتۆر ئەمە دانەستیلەکانە ئەمە بۆ کوڕان پێڵین دانی سپایدەرمان دانی باتمان دانی هەڵک ئەمە دانەستیلەکەیە ئەمە خۆی لە توانین بگەین لە بەستەوەکە پێت خۆشە ئەمە بۆ چێ دامدرێت لە چاڵەتێکە ئەمە بەدانی هەمیشەیی داهاندرێ بەدانی شیریش داهاندرێت بۆ هەردوو ئەمە خۆی پێڵەن ستینلەس ستیل کراون لە زمانە زانستیەکەیە ئەمانە خۆی لە ڕاستیە کڕۆمە باشە نیکۆکرۆمیەمە و یەکێکە لە سەلامەترین و باشترین چارەسەرەکان بۆ دەمەدانی مناڵ هەرو کتێبی کە بۆم باس کردی ئۆکسفۆرد تێکستبوک ئۆف پێدیاتریک دەنتستری لەسەر بەرگەکەی کە خۆتە زانین بەرگ لە کتێبا زۆر گرنگە سێ وێنەی داناوە وێنەیەکیان ئەمەیە بەڵام بەڕاستی دکتۆر هەڵگوت من دیومە ئەو مناڵانی کە لە ئەوروپا بەسەردانێنەوە هەمان کاریان بۆ کراوە بەڕەوە دەستخۆشی لێکەوە سواسە دەکەم ئەمە دکتۆر ئاوات لە زانستی پزیشکیدانا پێڵەن گۆڵد ستاندەرد یعنی چارەسەری ئاڵتوونی باشترین چارەسەر کە بۆ دەمودانی مناڵ بیکەین بە تایبەتەوەی کە پرسیارەکە دەست پێ کردین مناڵانی ئۆتیزم مناڵانی شەلل دەماغ مناڵان داون هەموو ئەمانە بەمە بووی چارەسەرەکەن ئیتر ئەو مناڵە پێویستی بە دەمودانشتن نابێت و مناڵێکی تر اینجا هەمان شتمان هەیە بەڵام بە ئاڵتوونی بیرتە جاران خەڵکەی دانی ئاڵتون لە دەمایە ئێستا ئەمان لە کۆریا دروست دەکرێت هەڵبەت کۆمەڵێکمان هەیە لە ئەمریکا دروست دەکرێت کۆمەڵێکمان هەیە لە کۆریا وەزام تووشی قەلەقی بەر کامێرا بووم ئەمان تەمەشا بکە دکتۆر ئەمان ئاڵتوونە دان ئاڵتوونەکەی جارانە بەڵێ ئەمان ئاڵتوونە ئەمەشیان دووبارە بۆ دانی هەمیشەی بەکارەهێنی بەڵام ئەگەر لە دانی شیریا بەکاری بێنین دوای دانە شیرەکە کە کەوت کە زۆر جا پرسیار دایک و باوکاڵە دانەکە چی لێیە تەماشای ئەمە بکە ئێستا هەر برادران دەتوان پیشانی بینەرەکانتی بن دانە شیرەکە کە کەوتووە دانە هەمیشەیەکی پێوە ئەکەوێت ئەمە لە زمانی ئینگلیزیا پێوترێ کراون واتە تاچ ئەو تاجە بەسەری دانەکەوە ئەو کاتی کە دانەکە ئەکەوێت لەگەڵیا کراونەکەش ئەکەوێت و طبعا ئەمە مەسەلەی حساسیت لەگەڵیا ئێجگار دەگمەنە من 5 ساڵە بەکارم تاسێک یەک کەسیشنەوە کە حساسەتی پێی هەبێت لاوانەیە 5,000 دانە زیاترم دانانێت تا ئێستا باشە ئەمەوێت کۆتا پرسیارکەم چکە وابزانم هیچ کاتمان نەماوە کێ بەنجی گشتی وەرەگرێت چ مناڵێک لای ئێوە بەنجی گشتی ئەێنێ چکۆ پرسیارێکە کە چۆزێک هەزاریشی تیابێت بەسەرچە بەنجی گشتی بۆم حاڵەتانە ئاکرێت ئەو مناڵانی کە زۆر بچووکن و پێویستیان بەکاری زۆرە بۆ نمونەوە مناڵمان هەبووە تەمەنی ساڵ و زەمان بۆ بە دەموچە ئاڵسانەوە هاتووە مناڵمان هەبووە 3 ساڵ و نیم بۆ بە دەموچە ئاڵسانەوە هاتووە مناڵمان هەبووە 4 ساڵ و نیم بووە هەموو ئەمانەی کە تەمەنیان زۆر بچووکە و ناتوان لای دکتۆری دان دەم بکەنەوە بە بێهۆشکاری گشتی بە یەکجار هەموو چارەسەری دەمودانەکانیان بۆ ئەوکەی ئەمە ئەو مناڵانە کە هیچ کێشێکی تەندروستیان نییە وەک هەر مناڵێکی تر ساخ سەلیمە بەڵام لەبەری کە زۆر بچووکە کاری بۆ بکەین بە بێهۆشکاری گشتی هەندێک مناڵی ترمان هەیە کە تەمەنیان لەمان گەورەتر حتا هەندێک گەورەشم هەیە بێهۆشکاری گشتی کاری بۆکەم فۆبیای هەیە لە دکتۆریدا
هەندێک مناڵمان هەبووە کە لەو پێش بۆ 5 دکتۆر و 6 دکتۆری کردووە کە یەکێک لە غەڵەتترین کارەکانەوە بە 3-4 کەس مناڵەکە ئاگرن بۆی کە ئیشی بۆ بکرێ و مناڵەکە دەرزی لێ درێتۆمانە کە فۆبیان هەیە لەگەڵ دکتۆری دانا ئەمانە لە ڕووی مێشکیش و هیچ کێشەیەکیان نیە بەڵام لەوەی کە فۆبیان هەیە بە بێهۆشکاری گشتی کاریان بۆ هەیە جگە لەمانە بێهۆشکاری گشتی بۆ مناڵانی ئۆتیزم داون و شەلل دەماغ بەڕاستی گۆڵد ستاندەر ینی بابەتێکە کە وەک ئاڵتون وایە کە ئێمە سوپاس بۆ خوا 3 ساڵە لێرە دەستمان پێ کردووە و ئەمێ سوپاسی دکتۆر سامانیش بکەم سامان عەبدوڵڵا ئەحمەد فەهمی کە بۆ یەکەم جار لە عێراق ئەو کە بەنجەکەیە بە ئێمە و توانیمان دەست بە ئیشەکە بکەین. دەست و چاوتان خۆش دکتۆر هەڵگورد هیوادارم ئینشاءڵڵا کە هەر بەردەوامیشی لەم خزمەتە و لە مۆشیاری بەردەوامی بۆ دایکان و باوکان بە تایبەت کە بەڕاستی دانی مناڵە توانین بڵێن ئێستا لە قەیرانە تا ڕادەیەکی زۆر بەڵام سوپاسی دکتۆر هەڵگورد و هاوشێوەکانیەکەین کە بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەن و ڕێنمایی وردەیان بە دایکان و باوکان بۆی کە ئینشەڵڵا کۆرپەیەکی تەندروست و ددانێکی تەندروستیش دامان کاتە بەیەکەوە بخەملێنین.